بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. لتفسير سورة الإسراء بيشتنا آياتي سيونو كخواي پروردگار لو آياتي سيونو يداوك تواوكاري وتكميلة بو ئەو بابەتانەی کە لە ئاەتەکانی پێشووتردا خوای گەورە باسی کردن و قەدەغەی کردن لێمان لەوانە کە فەرمووی هاوبەش و شەریک بۆ خوای پەروەردگار بڕیار مەدەن، لەگەڵ دایک و باوکتان خراپەکاری مەکەن و لە بەرامبەر هەتیواندا نزیکی ماڵی هەتیوان مەکەونەوە بە باشترین شێوە نەبێ، منداڵەکانتان لە ترسی فەقیری مەکوشن، پاشان فەرمووی یەکتری مەکوشن، و هەروەها تەکەببوور و خۆبەزلزانینتان نەبێ، و هەروەها بابەتێک زانیاری و علمتان لەسەری نەبوو قسەی لەگەڵدا مەکەن. دوای ئەوە خوا دەفەرمێ ذالکە ئەوەی باسمان کرد لە قەدەغە کراوەکان لە حەرام کراوەکان، میمما یعنی بەشێکە لەوەی ئەوحا ئیلەیکە نیگای کردووە و ناردوویەتی بۆ لای تۆ ربك پەروەردگارت من الحکمە لە دانایی و لە کارزانی، کە حکمە طبعا هەم ناوێکە لە ناوەکانی قورئان کە فعلا قورئان پڕیەتی لە حکمەت و دانایی، و هەروەها خوای پەروەردگار یەکێک لە سیفەتەکانی حەکیمە کە و هەروەها فەرمودەی پێغەمبەری صلی الله عليه وسلم حەدیثی پێغەمبەریش هەر پێی دەوترێ حکمە. ذلك يعني ئەوەی کە لە ئاەتەکانی پێشووتردا باسمان کرد و قەدەغەمان کرد لێتان، مایە بۆ خۆی، یعنی بەشێکە لەوەی ئەوحا ڕەوانەی کردووە ناردوویەتی ئیلەیکە پەروەردگارت، ئیلەیکە بۆ لای تۆ ڕەبوکە پەروەردگارت من الحکمە کە پڕیەتی لە حکمەت و دانایی. ئەو جار خوای گەورە یەکەم شت کە لە ئاەتەکانی پێشووتردا خوای گەورە قەدەغەی کرد بریتی بوو لە هاوبەش بڕیاردان، دوو پاتی دەکاتەوە. خوا دەفەرمێت وەلا تەجعل مع الله، وەلا تەجعل دامەنێ مەپەرستە مع الله لەگەڵ خوا ئیلاهەن پەرستراوانێکی ئاخەر، پەرستراوانێکی دی، پەرستراوانێکی تر. ئەگەر وا بکەی فەتولقا هەڵدەدرێە فی جەهەنەمە ناو دۆزەخ. ئەگەر وا بکەی غەیری خوا بپەرستی، شەریک بۆ خوا بڕیار دابنەی، خوای پەروەردگار بەو هۆکاری شەریک بڕیاردانە دەتخاتە دۆزەخەوە. ئەو جار کە خرایە دۆزەخ مەلومەن سەرزەنش دەکرێت. چێ سەرزەنشتت دەکا؟ خوا سەرزەنشتت دەکا، مەخلوقاتەکان سەرزەنشتت دەکەن و ئینسان بۆ خۆشی لۆمەی خۆی دەکا. ئەو جار خوا دەفەرمێ مەتحوور لە ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگاریش بەیەکجاری دوور دەخرێەوە. ئەوە پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ فەرزەن ئەگەر هاوبەش و شەریک بۆ خوا بڕیاردا، خوا بە جەهەنەم سزای دەدا، کە پێغەمبەران مەعسوومن. خوای پەروەردگار کە بە پێغەمبەران دەفەرمی، یعنی ئێوەش ئەی ئینسانەکان مەکانەت و پلە و پایەتان هەرچیەک بێت، ناو و لەقەبتان هەرچیەک بێ، ئەگەر لەگەڵ خوادا کەسێکی دیکە بپەرستن بە هەموو معناکانی پەرستن، لەگەڵ خوادا ئینسان لە کەسێکی دیکە بترسێ، کەسێکی دیکەی خۆش بووێ، حەڵاڵ و حەرام لە کەسێکی دیکە وەربگرێت، ئومێدی بە کەسێکی دیکە بێت، پشت بە کەسێکی دیکە ببەستێ، هەر جۆرە تایبەتمەندیەکی خوا بدەی بە غەیری خوای گەورە هۆکارەکەی، و بە هۆکاری ئەوە خوا ئینسانی دەخاتە جەهەنەمێ. خوا پەناماندا. ذالکە خوا دەفەرمێ ئەوەی لە ئاەتەکانی پێشووتردا باس کرا، میمما بەشێکە لەوەی ئەوحا نیگا کراوە، ڕەوانە کراوە ئیلایکە بۆ لای تۆ ڕەبوکە لەلایەن پەروەردگارتەوە من الحکمە کە پڕیەتی لە حکمەت و دانایی. وەلا تەجعل بڕیار مەدە مەپەرستە مع الله لەگەڵ خوا ئیلاهەن پەرستراوانێکی ئاخەر، پەرستراوانێکی تر، فەتولقا ئەگەر وا بکەی هەڵدەدرێە فی جەهەنەمە ناو دۆزەخ، مەلومەن لە ناو دۆزەخیشدا لۆمە دەکرێت، سەرزەنش دەکرێت، و مەدحوور لە ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگاریش بەیەکجاری دوور دەخرێەوە. ئەو جار خوای گەورە ڕوو بە بتپەرستەکانی مەککە، ئەوانەی کە بڕیاری منداڵیان دابوو بۆ خوا و دەیانگوت خوا نەعوذ بالله منداڵی هەیە، کە کات خۆی جوولەکەکان دەیانگوت عوزەیر کوڕی خوایە، مەسیحیەکان دەیانگوت عیسا کوڕی خوایە،
بەڵام بتپەرستەکانی مەکە دەیانگوت مەلایکە مێینەن وەک چی خواشن مەلایکە مێینەن کە لە کاتێکدا بۆ خۆیان مێینەیان دەویست یان نەیان دەویست مێینەیان نەدەویست ڕقیان لە مێینە بوو جارێکە باسمان کرد لە ترسی برسێتی و لە ترسی عیب و بە حساب شوورەیان نێتە سەرێ مێینەکانیان کچەکانیان کە گەورە دەبن دەکوشتن زیندە بە چاڵیان دەکردن بەڵام لەگەڵ ئەوەدا کە بۆ خۆیان زۆریان ڕق لە کچ بوو دەیانگوت خوا کچی هەیە و مەلایکەتەکان کچی خوان نەعوذ بالله جاخوا دەفەرمێت ئەفە ئەصفاکم ئایا دەکرێ خوای گەورە هەڵی بژارد بێ بۆ ئێوە ئەفە ئەصفاکم دەکرێ هەڵی بژارد بێ بۆ ئێوە ڕەبوکم پەروەردیگارتان بەنین کوڕ دەکرێ پەروەردیگارتان کوڕی دابێ بە ئێوە بەڵام وەتەخەدە گرت بێتی بە منداڵی خۆی منە المەلائکەتی فریشتەکان ئیناثە بەکس بۆ خۆی دەکرێ ئەگەرەوە ئەگەرە خوا تەبەن جیاوازی لە بینی کوڕ و کز ناکە و کوڕ و کز مەخلوقی خوان وایە بەڵێ نە خوای گەورە بە عەقڵی ئەوان قسە دەکا خۆ هەموو کچێک لە چێ بووە هەموو مێینەیەک بابی وانە لە نێرینەیەکیە و هەموو نێرینەیەکیش لە مێینەیەکیە تەبەن مێینە و نێرینە تاوکەری یەکترین نەک خوای پەروەردیگار تەبەن هیچ مەخلوقێکی عاقڵ لە خۆی ناوەشێنێتەوە بە چاوی کەم ڕێزی نێرینە بێ سەیری مێینەیکە وایە چونکە بۆ خۆی لە مێینەی بووە وایە ئەگەر ئەو کەم بێ دایکەکەی چۆڵە وایە و هیچ مێینەیەکیش بە هەمان شێوە بۆی نییە بە بێ ڕێزی باسی نێرینەیەکی کا بۆ چونکە ئەگەر نێرینە کەمی بێت و نەقز بێ بۆ خۆی کسی چەیە وایە قسەی نێرێکە بۆیە خوای گەورە بە عەقڵی بتپەرستەکان دەدوێ ینی ئێوە بە عەقڵی خۆتان بە بۆچوونی خۆتان کستان بۆ خۆتان پێڕەوا نییە بەڵام ئەوەی کە بۆ خۆتان بەڕەوای نابینن پاڵی دەدەنە لای خوا خۆ مەلایکەت کچی خوانین مەلایکەت عەبدی خوان بەندەی خوان و هەڵبژێردراوی خوای پەروەردیگارن کە گوناه ناکەن و تاوان ناکەن ئەفە ئەصفاکم ئایا دەکرێ تایبەتی کرد بێت و بەخشی بێتی بە ئێوە ڕەبوکم پەروەردیگارتان بیلبەنینە کوڕ بەڵام وەتەخەدە کردبنی بە منداڵی خۆی منە المەلائکەتی بەشێک لە فریشتەکان ئیناثە ئەوجار کردبنی بە کچی خۆی و بەمێینە و پاڵیشی دابنە لای خۆی خوا سەرزەنشیان دەکە فەرمێ ئینەکم بێگومان ئێوە لەتەقولونە قسەیەک دەکەن کە قەولەن قسەکەتان عەظیمە زۆر گەورەیە لە ناشیرینیدا لە خراپیدا لە درۆکردندا درۆیەکی زۆر گەورەیە لە قێزەونیدا زۆر قێزەونە خوای پەروەردیگار بە هیچ شێوەیەکی بە قسەکەتان ڕازی نییە ئەفە ئەصفاکم ئایا ئێوە تایبەتی کردووە ئێوە بەخشیویەتی بە ئێوە ڕەبوکم پەروەردیگارتان بیلبەنین کوڕ بەڵام وەتەخەدە دیاری کردووە منە المەلائکەتی فریشتەکان بە ئیناثە بە مێینە و بە کچی خۆی دەکرێشتیوە ئەو ئیستیفهامی ئینکاری پێدەگوترێ یعنی ناکرێ و ناگونجێ خوا نێرینەی دابێ بە ئێوە و مێینەشی بۆ خۆی تایبەت کرد بێ دوایە دەیگەینێ نێرینە و مێینە هەردووشیان مەخلوقی خوان نەک نێرینە و مێینە ئەو ئاسمان و زەویەی کە مەخلوقاتەکانی تێدانە مڵکی خوان و دەسەڵاتی خوان خوا زۆر لەوە بەرزتر و گەورەترە کە لەم یەلید وەلەم یولد هیچ کەس لە خوا نەبووە و خوا لە کەس نەبووە ئینەکم بێگومان ئێوە لەتەقولونە قسەیەک دەکەن کە قەولەن قسەکەتان عەظیم زۆر گەورە و زۆر ناشیرینە و وەلای خوای پەروەردیگار زۆر قێزەونە ئەو جار خوا دەفەرمێت وەلەقەد سەڕەفنا وەلەقەد یعنی سوێن بەخوا و بەبێ گومانی سەڕەفنا ئێمە ڕوونمان کردوتەوە باسمان کردووە فی هذا القورئان لەناو ئەو قورئانەدا جۆرەها پند و ئامۆژگاری جۆرەها نمونە جۆرەها دەرس و عیبرەت لیەذەکەڕوا بۆی پند و ئامۆژگاری لێوەرگرن بەڵام خوا دەفەرمێت وما يزيدهم یعنی قورئان بۆ بتپەرستەکانی زیاد ناکە ئیلا نفورە تەنها زیاتر ڕاکردن و دوورکەوتنەوە نەبێ هەتا قورئانیان بەسەردا بخوێنیەوە هەتا قورئانیان بۆ باسکەی ئەوانەی کە دڵیان قفڵ دراوە و دڵیان وەک دەڵێ هیدایەتی نەچۆتە ناوێ زیاتر بێدین دەبن زیاتر بێ باوەڕ دەبن هەر بە فیعلی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەتا نسحەتی دەکردن ئەوان کافرتر دەبوون هەتا ئامۆژگاری دەکردن گاڵتەیان زۆرتر بە قسەکان دەهات هەتا پێغەمبەر صلی الله عليه وسلم دڵسۆزی زیاتری دەنوان ئەوان زیاتر دوور دەکەوتنەوە
و بە شێت و بە ساحیر و بە جادوگەر ناویان دەبر. خوا دەفەرمێ وەلەقەد صەرەفنا سوێن بەخوا ئێمە ڕوونمان کردوتەوە فی هذا القورآن لەناو ئەو قورئانەدا هەموو شتێک بەڵام بۆچی لیەذەکەڕوا تا بیری لێ بکەنەوە. قورئان هاتۆتە خوارێ بەڵێ بۆ ئەوی بشی خوێنینەوە گوێشی لێ بگرین بەڵام ئامانجی سەرەکی لە قورئان بیر لێکردنەوەیە لە معناکەی لە ناوەڕۆکەکەی و جێبەجێکردنیەتی. وەلەقەد صەرەفنا فی هذا القورآن لیەذەکەڕوا سوێن بەخوا و بەبێ گومانێ ڕوونمان کردوتەوە لەناو ئەو قورئانەدا هەموو شتێک تا بیری لێ بکەنەوە. بەڵام وەما یەزیدوهم ناڵێ وەما یەزیدوکم ئێوە نا بۆ بتپەرستەکان زیاد ناکا قورئان و بۆ بتپەرستەکان زیاد نابێ بەهۆی خوێندنەوەی قورئان و گوێگرتنیان لە قورئان ئیلا نفور تەنها زیاتر نفور ڕاکردن و دوورکەوتنەوە نەبێت لە حەق و لە ڕاستی و لە قورئان کە خوای گەورە ها لە شوێنی کەس ڕخنیان لێ دەگرێت فەما لەهم عن التەذکرة معرضین ئەو چ شتێک وایان لێ دەکا ئاوە پشت لە قورئان کەن كأنهم حمر مستنفرة دەفەرمێت وەکو گوێدرێژی کێوی وانە کاتێک کە چاویان بە شێرێکی دەکەوێت چۆن گوێدرێژێکی کێوی لەبەر شێر ڕادەکا بتپەرستەکانی مەککە کە گوێیان لە قورئان دەبوو ئاوا لە پێغەمبەر دوور دەکەوتنەوە نەوەک ئەگەر گوێ بگرن کاریگەر ببن و قورئان تەئسیریان تێ بکە. ئەو جار خوا دەفەرمێت قل لو كان معه آلهة دیسانەها بە ئەگەر ها بە احتیمال قل پێیان بڵێ لەو ئەگەر کانە هەبایە معه لەگەڵ خوا ئالیهەتون پەرستراوانێکی دی خوا هیچ پەرستراوێکی دیکەی لەگەڵا بێگومان نا بەڵام لە زیهنی بتپەرستەکانی مەککە لە عەقیدەی بتپەرستەکانی مەککەدا خوا هاوبەشی هەبوو وایە خوا شەریکی هەبوو. ئەگەر بۆچوونەکەتان ڕاستە وەکو ئەوی پێشووتر ها ئەگەر جیاوازی لە بینی نێر و مێدا هەیە نێر چاکە و مێ چاکە ناکرێ خوا چاکەکەی بدا بە ئێوە خراپەکەی بۆ خۆی دانێ وایە سروشتی هەموو کەسێک وایە چاک بۆ خۆ دادنە خراپ بۆ خەڵکی دادنێ ئەگەر چاک و خراپی هەبێ وایە لێرەش خوای گەورە بە عەقڵی ئەوان دەفەرمێت لەو کانە ئەگەر هەبا کە نییە تەوان معه لەگەڵ خوادا ئالیهەتون پەرستراوانێکی دیکە ها کەما یەقولون کەما یعنی هەر وەکو ئەوەی ئەوان دەڵێن وەکو ئەوان دەڵێن دەنا لە حەقیقەتدا خوا شەریکی نییە ئیذەن ئەو کات ئەگەر خوا شەریکی هەبان نەعوذ بالله چیان دەکرد ئەو خوانەی کە شەریکی خوان لە بتەغەو دەیانگرتە بەرێ دەڕۆیشتن ئیلا ذی العەرشی بۆ لای خاوەنی عەرش سەبیلە ڕێگای دەست بەسەرداگرتن و هاوبەشیکردن و وەک دەڵێ خۆسەپاندن لە دنیادا ئەگەر جێگایەک دوو خاوەنی هەبن کەمێک لەو دەسەڵاتی کە خوا هەیەتی لێی بستێنن یان کەمێک لەو دەسەڵاتی کە خوا بەکاری دێنێت لە کەوندا ئەوان وەریگرن و ئەوان لە زیاتی خوا دەسەڵاتەکەی بەکاربێنن کە نییە کە هەوڵ نادەن دیارە شەریکی خوای نین هاوبەشی خوای نین ئەگەر هاوبەشی خوای بە دەبوو وەکو خوای دەسەڵاتیاتون ئەگەر وەکو ئەوان دەڵێن ها لەگەڵ خوادا پەرستراوانێکی دیکە هەبانە کەما یەقولونە وەکو بتپەرستەکان دەیڵێن ئیذەن ئەو کات ئەگەر نەعوذ بالله زیاد لە پەرستراوێک هەبا لە بتەغەو دەیانگرتە بەر ئیلا ذی العەرشی بۆ لای خاوەنی عەرش سەبیلە ڕێگای دەست بەسەرداگرتن ڕێگای خۆزاڵکردن ڕێگای لێستاندنی دەسەڵات و کورسی و عەرش کە هەمیشە تەمان ئەوەی کە زەعامەت و دەسەڵات و وەک دەڵێ توانای دەوێ هەمیشە هەوڵی شکاندنی کەسی بەرامبەر دەدا یا هیچ دەبێ هەوڵی ئەوەی دەدا دەسەڵاتەکانی خۆی پیادەکە کە بەبێ گومانی تەمان هیچ کەسێک نەیتوانی و ناتوانێ وە جورئەتی ئەوەی ناکا و نەشی کردووە کە بڵێ ئەمن وەک دەڵێ وەکو ئەڵڵای وامە لەگەڵ ئەڵڵای دەبێ بچمە سەر عەرش و وە لەسەر تەخت بم وەکو ئەو بوونەوەر و کائینات بەڕێوە ببەم قل لو كان معه پێیان بڵێ ئەگەر لەگەڵ خوادا خوایەکی دیکە هەبا کەما یەقولون وەکو ئەوان دەیڵێن ئیذەن ئەو کات لە بتەغەو دەیانگرتە بەر ئیلا ذی العەرشی بۆ لای خاوەنی عەرش سەبیلە ڕێگای گەیشتن و زاڵبوون. خوا دەفەرمێت سوبحانە پاکی و بێعەیبی بۆ خوا لەوەی کە خوا شەریکی هەبێ سوبحانە یعنی پاکی بێعەیبی بێنەقسی شایستێ و تایبەتە بەکوێ بەخوا ئەو جار وەتەعالە خوای پەروەردیگار زۆر لەوە گەورەترە زۆر لەوە بەرزترە کە مەخلوقێک هەوڵ بدا بگا بەخوا مەخلوقێک بیەوێ دەسەڵات لە خوا وەرگرێ
مەخلوقێک بێت لەگەڵ خوادا بوونەوەر و کەون بەڕێوە ببە عما یەقولون لەو شتانەی کە بتپەرستەکان دەیڵێن سبحانە پاکی و بێعەیبی بۆ خوا وتعالى و هەرچی بەرزی و بڵیندی هەیە بۆ خوا عما یەقولون لەو شتانەی کە بتپەرستەکان دەیڵێن ئەو جار خوا دەفەرمێ علووەن خوای گەورە زۆر لەو شتانە بەرزترە و کەبیرە و زۆر لەوەش گەورەترە کە بیهێنی وەک دەڵێ وێنای کەی لەگەڵ بتپەرستەکانی مەکە یا لەگەڵ دەسەڵاتدارەکانی دنیا یا لەگەڵ ئەوانەی کە خەڵک بەخوایان دەزانێت نەعوذ بالله سبحانە پاکی و بێعەیبی و بێنەقسی بۆ خوا وتعالى و بەرزی و بڵیندیش هەر بۆ خوا عما یەقولونە لەو شتانەی لە هەموو ئەو شتانەی کە بتپەرستەکانی مەکە سەبارەت بەخوا دەیڵێن عودووەن خوای گەورە لە هەموو شتەکان گەورەترە بڵیندترە کەبیر و لە هەموو شیان گەورەترە بۆیش تەبعاً هیچ کەسێک لەو کەونەدا یەک لە تایبەتمەندیەکانی خوای پەروەردیگاری لە دەسەڵاتدانیە چێ هەیە لەگەڵ خوادا بتوانێ نەک ڕزقی تەواوها دنکە گەنمێکت بۆ خەڵقکە بۆ دروستکە وایە چێ هەیە بتوانێت قەترە ئاوێکت پێ بدا وایە لۆپە ئاوێکت بدمرێنێ بدژێنێتەوە و زەرێکت لەسەر لادا زەرێکت بۆ بێنێ هیچ کامێک لەو کارانەی کە لە بوونەوەردا ڕوو دەدەن کەسێک نییە لەگەڵ خوادا دەسەڵاتی هەبێ کەواتە خوا زۆر لەوانە بەرزترە سبحانە پاکی و بێعەیبی بۆ خوا وتعالى بەرزی و بڵیندی هەر بۆ خوا عما یەقولونە لە هەموو ئەو شتانەی کە بتپەرستەکانی مەکە سەبارەت بەخوا دەیڵێن علووەن خوای گەورە زۆر لەو شتانە بەرزترە و کەبیرە و هەروەها زۆر لەوەش گەورەتر ئەو جار خوا دەفەرمێت تسبح له السماوات السبع تسبح بە پاکی ڕادەگرن ئەو خوایە تەسبیحاتی ئەو خوایە دەکەن بە زمانی خۆیان السماوات هەر حەوت ئاسمانەکان السماوات ئاسمانەکان السبع هەر حەوتیان والأرض و هەروەها هەر حەوت زەویەکەش چۆن ئاسمان حەوت طەبەقەیە زەویش حەوت طەبەقەیە بەڵام جیاوازیەکە چیە تەبەن تەبەقەکانی ئاسمانی نێوانیان هەیە طبقەکانی زەوی چینەکانی زەوی لەسەر یەکن تسبح له تەسبیحاتی خوا دەکەن یعنی خوا بە پاک ڕادەگرن خوا بە بێعەیب دەزانن السماوات السبع ئاسمانەکان هەر حەوتیان والأرض و هەروەها زەویش ومن فيهن و هەرچی لە نێوانی ئاسمانەکان و زەویشدا هەیە وایە ئەوەی کە تەسبیحاتی خوا ناکە هەمیشە تەنها کێیە تەنها مرۆڤە لەگەڵ جنۆکەی مرۆڤ هەمووی جنۆکە ئەوانەی کە بێباوەڕن ئەوانەی کە خراپەکارن خوای اختیاری داونێ دەتوانن تەسبیحاتی خوانەکەن دەنا لە ناو کەوندا لە ناو بوونەوەردا مەخلوقاتێک نییە چرکێک لەبێ ئەمری خوای پەروەردیگار دەرچێت بە دەعبا و دڕندە و مێشولە و پێشولە و مێرولە زۆر وردەکانیش کە ئێمە حسابیان بۆ ناکەین گەردیلە و ئەوانەی لە گەردیلەش بچووکترن لە کەوندا شتێک نییە لە ئەمری خوادانە بێ مەخلوقاتەکە کە لە ئەمری خوادا یعنی تەسبیحاتی خوا دەکە جا تۆ لە تەسبیحاتەکەی تێدەگەی یا تێناگەی ئەوە نەقسی ئێمەیە کە تێناگەین خوای گەورە ئەو هەستانەی نەداوینێ کە لە تەسبیحاتی مەخلوقاتەکان تێبگەین دەنا هەرچی مەخلوقات هەیە وەلاکن لا تەفقەهون تەسبیحەهم ئێوە لێی تێناگەن دەنا هەر ئاەتەکەش بۆ خۆی تسبح له تسبيحات دكن بو خوا بپاک رادگرن السماوات السبع هر حوت آسمانکان والأرض وهر حوت زويكا ومن فيهن وهرسي لناو آسمانکان وزويج داهية هرسي لآسمانکان ولزوي داهية وإن من شيء دفرمي هيج تغنية وإن من شيء هيج شتك نية إلا حتما يسبح بپاک رادگرن ئەو جار بحەمده ستایش دەکا بۆ خوا بە پاکی ڕادەگرێ و ستایشی خوش دەکا وەلاکین بەڵام ئێوە لا تەفقەهونە تێناگەن تەسبیحەهم لە شێوەی تەسبیحاتەکەیان وایە ئاسمان کە تەماشای دەکەی شینە و وەک دەڵی وەزیفەکانی خۆی جێبەجێ دەکا یعنی تەسبیحاتی خوا ئەستێرەکان بە شێوازێک زەوی بە شێوازێک گیاندارەکانی سەرزەوی تەنانەت دار و درختەکان شاخ و بەردەکانیش تەسبیحاتی خوا دەکەنەوە کاتی خۆی خوای گەورە ئەو تایبەتمەندی دابوو بە داوود سەلامی خوای لێبێ کە
هاوكو معجزة كصحوفي دخوين دوا زبور عفو زبوري دخوين دوا طبعا لقال دا دارو بردكانيش طبعا ديان قوتوا سليمان پیغمبر سلامي خواهي لسر بلبروي خواهي قورا فهمي كي تايبتي دابوها لقفتقو وقصو عبادتي ميرو لو دعبا ودرندكانش تيدكي ديتواني ليان حالي وبيتو وقدلي قسيان لقل دابكا وقفتقوان لقل دابكا دارو نك پیغمبران ها بو معلوماتان هر وكو كراماتش هندق لبياو ساكان بصحي وارد بو بنمونه حسن بصري يكك لتابعين حسن بصري شيخ عبد القادر جيلاني طبعا بو خوي پیاوێکی خاوەن کەرامەت و گەورە بوو ها شوێن کەوتوەکانی ئەوەی بەناوی ئەویەوە ئەو خوڕافیات و بەزم و ڕزمەی دەکەن ئەوان شتێکی دیکەن ها بەس خودی شێخ عەبدولقادری گەیلانی حەسەنی بەسری وارد بووە لێیان و بیندراوە لێیان کە ڕۆیشتون بە شوێنێکدا ذیکر و تەسبیحاتیان کردووە دار و درەخت لەگەڵی گوتنەوە خەڵکی دیکەش لێی بیستون بۆی ئەوە شتێکی معلومە خوای پەروەردگار بەشی ئەوەندەی پیشانی ئینسان داون کە ئینسان تێیان بگا بەڵام هەموو کەس توانای تێگەیشتنی نییە هەموو کەس توانای حاڵی بوونی نییە ئەوجا خوا دەفەرمێ ئینەهو بێگومان خوا کانە حەلیمەن سیفەتی وایە حەلیم یعنی هێمنە پەلەی نییە لە عقوبەدان و لە سزاداندا ئینسان گوناه دەکات تاوان دەکات بە ئەمری خوا دەکات خۆ ئەگەر خوا حەزی لێ بێ ست لێ دەکات لە سوورەی یاسیندا دەفەرمێت ئەگەر بمانەوێ کاتێک کە بەدەستت گوناهێکی دەکەی خوای گەورە دەستەکەت ئیفلیس دەکات چت پێ دەکرێت وایە بە قاچت بۆ گوناهێکی دەچی ئەگەر خوای گەورە وەک دەڵێ لە ڕۆیشتنی خستی چت پێ دەکرێت وایە بەچاو گوناهێک دەکەی ئەگەر خوای گەورە بینینەکەی لێستاندیەوە بیستنت ئەگەر لە خراپەدا بەکارهێنا خوا بەڵام خوا سیفەتی حەلیمی هەیە خوای گەورە نەرمونیانە هێمنە چاوەڕێی دەکا و مۆڵەتت پێدەدا بەشکم تەوبە بکەی و پەشیمان ببیەوە و بە چاکەی دیکە قەرەبووی خراپەکەت بکەیەوە ئەوجار غەفوور خوای پەروەردگار لێ خۆش بووشە کاتێک کە گوناهیش دەکەی ئینسان بە گوناهیشەوە دەمرێت تەبعاً دەگرێت خوا لێی خۆش بێ و ئەگەریش تەوبە بکەی و پەشیمان ببیەوە بە هەمان شێوە تسبح له تسبيحات دكن بو خوا بپاک ڕادەگرن السماوات ئاسمانەکان السبع هەر حوتیان والأرض وهر وها زەویش ومن فيهن وهر چیەکیش لە ئاسمانەکان و لە زەویدا هەیە هەر هەموو کاتێک هەموو چرکەیەک تەسبیحاتی خوا دەکا وئین من شەیء و هیچ شتێک لە ئاسمانەکان و لە زەویدا بوونی نییە ها وئین من ئەگەر عربي بزانن طبعا او من صوت سر شيء اكي بو تاكيد يعني هرتي بي بوتريشتها هرتي مخلوقه هرتي دروس كراوه اگر زور بچوكش بيتاوي ايمج نيبينه بلا ما دامشتا لنواني اسمان كانوا زويدا هيا الا حتما يسبح بفاق رادغري اجر بحمده واستعيشي خواجدك ولكن بلام لا تفقهون ايوتيناغن لا تسبيحهم لشوي تسبيحات كردن وخوا بپاك راگرتنكيان وبنداتيكيان إنه بيقمان خوا كان حليما صفتي وهمشا حليم هيمن ونرمونيان ولسر خويا پليني لعقوبة دان وسزادان غفور لي خوش بوشا كسك توبة بكاتو پشيمان ببيتوا لي خوش دبي أو جار خواده فرمد وإذا قرأت القرآن هر كاتك خويندت قرآن أي محمد صلى الله عليه وسلم جعلنا دامنا يا دايدنين بينك لنواني تو وبين الذين ولنواني أوانيك لا يؤمنون بالآخرة كباورنا هنا بروج دواي حجاب يعني يعني پردەیەکی مستور أستور قايب كاتك كتو قرآن دخوينيوا أي محمد صلى الله عليه وسلم لنواني تو لنواني أو كساني كبي باورن پردەیەک هێجا ئەو پەردێ ئاگاتان دوو تەفسیری هەیە تەفسیرێکیان ئەوەیە کە مەبەستی تەشبیه بێ تەشبیه چۆن ئێستا ئێمە لێرە قسان دەکەین وایە لەبەرەوەی ئەو دیوارە لە بەینماندایە کەسێک لەسەر جادەی بێ گوێی لە ئێمەنیە وایە کەسە کافرەکان یعنی کاتێک کە قورئانیان بەسەردا دەخوێندرایەوە دەنگەکەیان دەبیست وایە دەنگەکەیان دەبیست بەڵام وەکو کەسێک وابوون کە نایبیستێ لەبەرەوەی بیریان لە معناکەی و لە ناوەڕۆکەکەی نەدەگەیشتەوە یەک تۆس کاریگەر نەدەبوون پێیەوە وازحە ئەوە یەک لە معناکانی هەندێکیش لە مفەسرین دەفەرمون حەقیقەتە و حەدیثی صحیحشمان هەیە دەوان ئەبوو لەهاب
أبو جهل أم جميلة مجموع أبو سفيان لسردمي بتبرستيدا وليدي كري مغيرة أوانا عادتيان وابوكا پیغمبر صلى الله عليه وسلم لناو كعبيدا قرآني دخوينت طبعا دسون جوان هەڵدەخست بۆ بەدوو مەبەست یەکەم طبعا لە ڕووی زمانەوانیەوە بەلاغەت و فەساحەتێکی زۆری تێدا بوو قورئان خۆشیان لێ دەبینی بە حسابی خۆی بۆی ئەوانیش لە بەلاغەت و فەساحەتەکەی ئیستیفادە بکەن گوێیان هەڵدەخست بەڵام کە بۆ ئەوەی بە حساب شتی لێ فێر بن گوێی هەڵخەن زۆر جار خەریک دەبوو کاریگەر بن لە ترسی ئەوەی کاریگەر نەبن ڕک دەسون مەجلیسەکان بەزێ دەهێژ یان غاوەغا و گاڵەگاڵیان دروست دەکرد بۆی وەک دەڵێ خۆیان لە نەفامی و لە جێلی دەدا بۆی ئیمان بە قورئانەکەی نێنن ئەوە یەک لە ئامانجەکانیان ئامانجی دووهەمیان ئەوە بوو دەیانگوت دەچین گوێی لێ دەگرین بەشکم لە شوێنێک غەڵەتێک شتێکی ناتەواوی لێ ببینینەوە گاڵتەی پێ بکەین ئەوە دوو بەڵام وە سێم ئامانجشیان ئەوە بوو کە هێندێک جاری دەچون بۆ ئەوەی ئەگەر محەممەد صلى الله عليه وسلم قورئانی خوێندەوە ژن و منداڵەکانی ئەوان چون گویان لێگرت و کاریگەر بوون پێوە ڕێی لێ بگرن تعزیبی پێغەمبەرن صلى الله عليه وسلم بۆیە دەفەرمون یەک لە جارەکان ئەبوو بەکر لای لەگەڵ پێغەمبەر صلى الله عليه وسلم لەناو کەعبەدا نوێژیان دەکرد پێغەمبەر صلى الله عليه وسلم قورئانی دەخوێند بینی ئەبوو لەهەب ئوم جەمیلە ئەبوو سوفیان هاتن دیارە بینیونی بە نیەتی شەڕ هاتوون بە نیەتی خراپە هاتوون ئیمامی ئەبوو کە دەفەرمێت ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوانە هاتن دەیزانی بۆ سزادانی پێغەمبەردن پێغەمبەر فەرمووی مەترس ئەوانە ئێمە نابینن ئەوانە دەنگی ئێمە نابیستن فعلا ئاەتەکە باسی ئەوەی دەکا ئەوە حەقیقەتە زۆر جار بکە هاتبن گوێیان کردبێ لە پێغەمبەر صلی الله عليه وسلم تا ئەگەر گوێیان لێبوو تعزیبی پێغەمبەردن صلی الله عليه وسلم یان بۆ ئەوەی گاڵتەی پێ بکەن پێغمبەر خوای گەورە لە نێوانی پێغمبەر و لە نێوانی بتپەرستەکانی مەککەدا بربەستێکی داناوە کە نە پێغمبەریان دیوە صلی الله عليه وسلم و نە گوێشیان لە دەنگی پێغمبەر بۆ صلی الله عليه وسلم بۆی ئەو ئاەتە هەردوو معناکەی دروستن ها دەکرێت لە حیجابەکەی مەبەستی بربەستێکی معنەوی بێ کە کەسی بتپەرست و بێ باوەڕ و ئیمان نەخۆش گوێ لە ئاەتەکانیش بگرێ وەک ئەوەی وایە گوێی لێ نەبێ و چۆن ئاژەڵێک بنمونە گەر تێی خوڕی دەڕوایە ناڕوە قسەکەی تۆ معناکە هەردوو حەقیقەتەکەی هەیە لە کۆچی پێغەمبەریشدا صلی الله عليه وسلم بیستوتانەها کە پێغەمبەر کۆچی کرد تەمەن دەرگایەکەی چۆڵ بوو یا چۆڵ نەبوو بەر دەرگای ماڵی پێغەمبەری صلی الله عليه وسلم چۆڵ بوو چۆڵ نەبوو طبعاً لای کەمی دوازدە کەسی ئازای شمشێر بەدەستی لێبوون بەڵام پیغمبر صلی الله عليه وسلم مستخولجی هەڵگرت وجعلنا من بين أيديهم سدا ومن خلفهم سدا أو آتي سورة یاسینی خوێند بەسەریاندا خوای گەورە بربەستێکی هێنا بەسەر چاویاندا نە پێغمبەریان بینی صلی الله عليه وسلم نە گوێشیان لە دەنگی پێی پێغمبەر بوو صلی الله عليه وسلم کە ئەوە ئاسانە لای خوای پەروەردگار بیستنی ئینسانی بینینی ئینسانی لەژێر دەستی خوادان کەی خوا حەزی لێبێ بینینەکەت لێ وەردەگرێتەوە کەی خوا بیستی بیستنەکەت لێ وەردەگرێتەوە ئینسان جا بەتایبەتی ئینسانی خراپەکار وإذا قرأت القرآن هەر کاتێک دەتخوێندەوە قورئان ئەی محەممەد صلی الله عليه وسلم جعلنا داماندەنا بینەکە لە نێوانی تۆ وبین الذین و لە نێوانی ئەوانەی لا يؤمنون بالآخرة کە باوەڕ ناهێنن بە ڕۆژی دوای حجابا پەردەیەکی مەستوور زۆر ئەستور ئەو جار خوا دەفەرمێ هەر ئەوەندەنا وجعلنا وداشماندەنا وداشمان نابوو داماندەنا على قلوبهم لەسەر دڵیان ئەکینە یعنی پەردەیەکی ئەستور ئەی یەفقەهوه ئەو پەردەیە وای دەکرد کە ئەوانە لەو شتە تێنەگەن کە تۆ بەسەریاندا دەخوێنیەوە وازحە پەردەکە هێندە ئەستور بوو ئەوەی تۆ دەتخوێندەوە بەسەریاندا نەدەگەیشتە دڵیان بۆ ئێستا وەرە بە خۆشترین دەنگ قورئان بخوێنەوە بەسەر دوو کەسدا باەکێک ملحید بێ یان ئیمان زەعیف بێ یەکێکی دیکەش هەر بەڕواڵەت تۆزێک ئیماندار بێ وەرە لە تەنیش یەکیاندانێ ئاەتەکە بخوێنەوە بەسەریاندا یەکیان ڕادەچڵەکێت و لەوانەیە بگریە لەگەڵ ئاەتەکان یەکێکی لەوانەیە دڵی تون بێت و خواخوای بێز و سەوتەکە بێدەنگ بێ هۆکارەکەی چیە هۆکارەکەی ئەوەی نەگەیشتنە دڵە ئەوەی کە دڵی داپۆشراوە بە گوناه قورئانەکە بەدڵی ناکەوێت
بس بیستنەکەیتی بیستنەکەشی زوو ماندوو دەبێ بەزەوەی کە قورئانەکە دەگاتە ناو دڵی و کاریگەری بەسەر دڵیدا دروست دەکات خواخوایەتی تۆزێکی دیکە زیاتری بەسەردا بخوێندرێتەوە بۆیە دەفەرمێت وەجعلنا على قلوبهم ئەکینە ئێمە دامان ناوە لەسەر دڵیان پەردەیەکی ئەستور ئەی یەفقەهوه ئەو پەردەی ئەستورە وا دەکات کە ئەوان لە ئاەتەکان حاڵی نەبن ئەوجار وەفی ئاذانهم وەخستومانەتە گوێشیان چی وەقڕ یعنی کەڕی جا ئەوەش دیسان دەکرێت حەقیقەت بێ دەکرێت تەشبیه بێ ئینسانی بێباوەڕ بڵێ دڵی داپۆشراوە بە گوناه بۆیە هەر تا قورئانی بەسەردا بخوێنی و قورئانەکە ناگاتە دڵی بۆیە هیچ کاریگەریەکی بەسەرەوە دروست نابێ وایە گوێی لێیە بەڵام گوێی حەقیقەتیشتی نابیستێ بۆیە وەک ئەوەی وایە نەیبیستێ وإذا ذكرت ربك في القرآن تەماشاکە ها وإذا هەر کاتێک ذەکەرتە باست کرد پەروەردگارت لەناو قورئاندا یعنی باسی پەروەردگاری خۆت کرد ناوی پەروەردگاری خۆت هێنا فەرمانی پەروەردگاری خۆت خوێندنەوە لەناو قورئاندا وحدەه بەتەنها باسی ئەوەت کرد کە تەنها دەبێت خوا بپەرستنی و شەریکی بۆ بڕیار نەدەین وەلەو چ دەکەن وەلەو پشتت تێ دەکەن على أدبارهم ويعني ولو رد لوردجرن على أدبارهم وبشت تيدكن أجل نفور هالدين لبرد رادكن دور دكونوا خواخوانا دنجي تويان بينك جاء وجديشان فعلا إنساني بباور هم ضلي بقناها دا بوشراوا وهمش طبعا بيستني دا بوشراوا دا خص ولا أس حق دا بوي وكو كسيكي كرو لا الواجا أو نشانة شبراسي إنسان أجر بيه خوي تحقيقاتوا چاکت کرد چاکت بینی چاکت بیست چاکت بەسەردا خوێندرایەوە ئەگەر ئینسان لە بەرامبەریدا دڵی خۆش بوو دڵی نەرم بوو نیشانەی ئەوەیە کە ئەو دڵت خێرێکی تێدایە وازەحە بەڵام ئەگەر چاکە و خراپەت پێ وەکو یەک بوو چاکت بینی خراپەت بینی پێت وەکو یەک بوو چاکت بیست و خراپەت بیست پێت وەکو یەک بوو بزانە ئەو دڵت مۆری لێدراوە قفڵی لێدراوە خێری تێدا نەماوە ئللا ئەگەر بتەوێ خێری بچێتە ناوێ دەبێت پەردەکەی بشکێنی پەردەکەی نەشکێنی چونکە گوناه وایە ها ئەگەر کردت دڵت ئەزیەت دەدا ها ئەگەر بە گوناه دڵت تێکچوو بزانە ئیمانداری بە چاکە دڵت خۆش بوو بزانە ئیمانداری بە قورئان دڵت خۆش بوو بزانە ئیمانداری بە گۆرانی و هەڵپەڕکێ بە عەکسەوە دڵت تێک نەچوو دڵت خۆش بوو نیشانەی دیسان عەکسەکەیەتی وإذا وجعلنا على قلوبهم دامان ناوە هێناومانە بەسەر دڵیاندا ئەکینە پەردەیەکی ئەستور پەردە ئەستورەکە بەچی دروست بووە بە گوناه ها ئەی یەفقەهوه ئەو پەردە ئەستورە چ دەکا وا دەکات تێنەگەر وەفی ئاذانهم وەخستومانەتە ناو گوێشیان کەڕی وإذا ذكرت ربك كاتك تو باسي پروردگار دكي في القرآن لنا القرآن دا وحده بتنها ولو يعني الرود لورد جرنو على أدبارهم پشت تذكن نفور راج دكن هل جاء هذا فرمي نحن أعلم بما يستمعون به نحن إما أعلم لتو تاكتر دزانين بما يستمعون بويكا يستمعون أوان جويان ليدبين لويكا تو ديلي نحن أعلم بما يستمعون إما لتو تاكتر دزانين أي محمد صلى الله عليه وسلم بما يستمعون به كشي جوي لدقريتو وجوي لجوي دقريتو واستفادة لكاميان دكا إذ يستمعون إليك كاتك كجويد لي هالدخنو جويد لي رادقرن طبعا إيمان دارش كافرش جويان لبيغمبر دبو صلى الله عليه وسلم خلقك كجوي لبيغمبر دبو صلى الله عليه وسلم استفادة لقرآن دكردو لبرانبري دا دلي نرم دبو وايا تنانت جنوكا كات خوي چەندجارێک بێک جار گوێگرتنی لە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیمانیان بە پێغەمبەر هێناوە بتپەرستەکانی مەکە بە سەدان جار قورئان بەسەردا خوێندنەوەیان لەلایەن پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم هەر نەبوون بە ئیماندار بۆیە خوا دەفەرمێن نەحن ئەعلەم ئێمە لە تۆ چاکتر دەزانین بما يستمعون به بەوەی کە چێ گوێ لەو قورئانەی تۆ دەگرێ إذ يستمعون إليك كاتك كجوي هل دخن بوتو جوي لدقرن خواهد فرمي وإذ هم نجوى كاتك أوان نجوى يعني بسرتا لقال يقصدكن إذ يقولون تنها ضلين الظالمون أوان استمكارا إن تتبعون أيوة بدواي هيج كسيك نكوتون إلا رجلا تنها بدواي كسيك كوتون مسحورا
کە جادووی لێکراوە بتپەرستەکانی مەککە کە گوێیان لە قورئانیش دەگرت ئەوەندەی کە گوێشیان لێ دەبوو ئیستیفادەیان لە قورئان نەدەکرد بەڵکو دوای ئەوەی کە تۆ ئاەتەکانت بەسەردا دەخوێندنەوە لەبەر خۆیانەوە بە یەکتریان دەگوت و ڕوویان لە مسلمانان دەکرد دەیانگوت ئەوەی کە ئێوە بە دوای کەوتون تەنها کەسێکە سحری لێکراوە جادووی لێکراوە کە هێندێک جاری دەیانگوت شێتە هێندێک جار دەیانگوت شاعیرە و هێندێک جار دەیانگوت بۆ خۆی تەبەن بە ناوی خواوە قسان دەکا هێندێک جار دەیانگوت فاڵچی و ئەوانەی فاڵ دەگرنەوە محەممەدیان فێر کردووە قسەی حەلەق و بەلەقیان سەبارەت بە قورئان دەکرد نحن أعلم بما يستمعون به ئێمە لە تۆ چاکتر دەزانین کە بۆچی گوێ لە تۆ دەگرن إذ يستمعون إليك کاتێک کە گوێ بۆ تۆ هەڵدەخن مەبەستی ئەوەیە ئاگادار بە بتپەرستەکانی مەککە ئەگەر گوێشت بۆ هەڵخەن و بشیانەوێ گوێیان لە قورئانەکەی تۆ بێ بۆ ئەوەی نیە لی تێبگەن بۆ ئەوەی نیە لێ حاڵی بن بۆ ئەوەی نییە بە قسێت کەن وإذ هم نجوا أو كات أوان يعني أو كات تو قرآن دخوينيو بسريان ده أوان سدكن نجوا قسو يعني سر دكن إذ يقول لو كات دا دلنتي الظالمون أواني استمكارن إن تتبعون أي وأي إيمان داران تنها كوتونة دواي رجلا بياوشي سحر لكراو نحن أعلم بما يستمعون به إما لتو چاکتر دەزانین کە بەچ مەبەستێک ئەو بتپەرستانەی مەککە گوێ لە تۆ دەگرن کاتێک کە قورئانیان بۆ دەخوێنیەوە إذ يستمعون إليك کاتێک کە دێنە لات گوێت بۆ هەڵدەخەن وإذ هم لەو کاتەدا ئەوان نەجوا سرتە سرت و بە گوێی یەکتریدا دەچرپێنن بە چی دەڵێن کاتێک کە بە گوێی یەکتریدا دەسرپێنن إذ يقولون لەو کاتەدا دەڵێن الظالمون أواني استمكارن إن تتبعون إيوة تنها بدواي إلا إن تتبعون إلا يعني ما تتبعون إلا يعني إيوة بدواي هيج كزنا كوتون أويك إيوة بدواي كوتون هجنيا إلا رجلا مسحورة ها بيعك سحر جادو لكره أو جار فاده فرمي انظر سيرك تماشانك كيف ضربوا لك الأمثال شوني دين وبوتو نمونا جارك بيت دلن ساحر جارك بيت دلن شاعر جارك بيت دلن دروزن چارێک پێ دەڵێن فاڵت گرتۆتۆ کە هیچ کامێک لەوانەشیان لە پێغەمبەر نەبینی بوو صلی الله عليه وسلم نەقەت بینی بویان سحرکە نەقەت بینی بویان شعر بڵێ نەقەت بینی بویان فاڵ و وەک دەڵێ لە خۆڕا شتێکی بکات و ڕاست دەرنەچێ بەڵام خوا دەفەرمێ انظر سیرکە كيف ضربوا لك الأمثال چۆنی دێنەوە بۆ تۆ نمونان خوا دەفەرمێ فضلوا بۆیە ئەوان گومڕا بوون فلا يستطيعون سبيلا لەتواناشیان دانیە ئەوانە ڕێگای ڕاست بگرن انظر كيف ضربوا لك الأمثال سيريانك تماشايانك چون نمونه بوتو دلنوا فظلوا بهوي هينانوي أو نمونانا قمرابون بو فلا يستطيعون أوان تازا لتوانان دانية سبيل رقاي راست بقرن بو چونك دليان ختمي لدراوا بوي بيستنيان كري بسر دا هندراوا لأس حق دا نلحق تيدا قانو نحق دا بيستن أفجر فادا فرمي وقالوا دجلين هەر ئەوەندە ناگاڵتە بە تۆ بکەن هەر بەوەندەی ناوەستن ئیمان بە قورئانەکەت نهێنن هەر بەوەندە ناوەستن بە تۆ بڵێن ساحر و جادوگەر لە بەرامبەر خوش داقسان دەکەن ئەئیدا کونا عیظاما دایانگوت ئێمە کاتێک بووینەوە بە ئێسقان وەڕوفات بووینەوە خۆڵ و تەپ و تۆس ئەئینا ئێمە لەمەبعوثونە زیندوو دەکرێنەوە خەلقەن بە دروستبوونەوەیەکی جەدید تازە و سەر لە نوێ تەبەن پرسیاریان بۆچی بوو بۆ ئەوە بوو تێبگەن نا بۆ ئەو بوو گاڵتە بکەن دەیانگوت ناکرێت ئێمە بمرین ببینەوە ئێسقانەکانیش ببنە ڕوفات یعنی ئێسقانی ورد و خاش بوو ئێسق و پرۆسق دەکرێت دوای ئەوە ببینەوە نەفەر و مرۆڤێکی وەکو ئێستا زیندوو ڕوحمان بەبەردا بکرێتەوە قسە بکەین و بین و بچین ئەوە لە عەقڵی ئەواندا جا دواتر خوای گەورە ڕوویان تێدەکات لە ئاەتەکانی دیکەدا وقالوا گوتیان ئەئیدا کونا ئایا کاتێک ئێمە بووینەوە بە عیظام بە ئێسقان وەڕوفات بووینەوە بە ئێسق و پڕوسک و ڕزی و ئەئینا ئایا ئێمە لەمەبعوثونە زیندوو دەکرێنەوە خەلقەن بە دروستبوونەوەیەکی جەدیدە سەر لە نوێ جا لە ئاەتەکەی دیکەدا خوای گەورە ڕوویان تێدەکات دەفەرمێت ئەگەر ئیمانتان نییە ئەگەر ببنەوە بەردیش ببنەوە ئاسنیش دەتوانێت خوا زیندوتان کاتەوە نەگەوەی کە
بوونەتەوە بەخۆڵ. صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.